ئاهەنگی هاوسەرگیری جێنشینی ئەردەن شاه حسێن بن عەبدوڵڵا لە ئەندازیاری تەلارسازی سعودیە ڕەجوە سەید لە تەلاری زەهرانی پاشایەتی لە پایتەختی عەمان بەڕێوە چوو. لە ڕابردوو ئاهەنگی هاوسەرگیری باوک و باپیریشی هەر لەوێدا بەڕێوە چووە. 140 میوان لە سەرتاسەری جیهان بەشداری ئەم بۆنەیە بوون لە نێویشیدا خانمی یەکەمی ئەمریکا جیل بایدن و شای بەریتانیا و شاژنەکەی. میوانگەرێکی شاهانەی دنیاش بەشداری ئەم بۆنەیە بوون. جگە لەوەش لە شەقامەکانی عەمانی پایتەختیش خەڵکێکی زۆر بەشداری ئەو ئاهەنگ گێڕانە شاهانەیە بوون. جێنشینی شای ئەردەن حسێن بن عەبدوڵڵا لە ساڵی 2009 ئەو نازناوەی هەڵگرتووە دوای ئەوەی شاه عەبدوڵڵای باوکی نازناوەکەی لە ساڵی 2004دا لە براکەی سەندەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.